خۆشبەختانە لە چەند ڕۆژی ڕابردووە یەکەم منداڵی توشببووی شێرپەنجە برای ئیسپانیا بۆ چارەسەرکردن بۆی لەوێ چارەسەر بکرێ باوکاری چەند دەستگا و ڕێکخراوێک لە نێواندا مناڵ پارێزی کوردستان ڕۆڵی سەرەکی هەبووە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ئایدنۆستان کە بەڕێزان کاربارەکەری نوێنەرایەتی حکوومەتی هەرێمن لە ئیسپانیا و پورتوگال گفتوگۆکەین. بەڕێز کاگایدن سڵاو لێبێ، بەیانیت باش. بەیانێکی زووە ئیسپانیا لەگەڵ ئێمە تقریباً 2 سعات بۆ 3 ساعتی فەرقا بزانم 2 ساعتمان فەرقا بەیانی زووە داوای لێبوورنە لەکەین، بەڵام پێمان خۆش بە گفتوگۆ بکەین. ئەم هەنگاوە چۆن بوو، بیرۆکەکەی چۆنە و تا چەندە بەردەوامە بێ هەنگاوی لەم شێوەیە؟ زۆر سپاس ڕۆژتان باش. هەڵبەت ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووشە بە سەرپەرشتیاری نوێنەری پێشتر جەنابی کاکداوان شەدەڵا چەند کارێکمان هاوشێوەی ئەم کارانە کردووە. ئەم کارە زیاتر لە ساڵێکە کاری لەسەرکەین لە بناوی خزمەتکردنی مناڵانی کوردستان و عێراق شێوەیەکی گشتی. سەرەتای کارکردنمان لەگەڵ ڕێکخراوێکە لە هەرێمی کەتەلۆنیا کە کارەکات بە حکوومەتی کەتەلۆنیا لە بەشی تەندروستیدا، پاشان بە هاوکاری مناڵپارێز لە شاری سلێمانی و نەخۆشخانەی هیوا ئەم کارەمان دەست پێ کرد. ئەم کارە ئەرکەکانی زیاترە چێتەوە بڵێن دۆزینەوەی مناڵەکان یاخود شێوازی نەخۆشی مناڵەکە ئەمانە کە ئەمە لەلایەن نەخۆشخانەی هیوا و مناڵپارێزەوانە زۆر هاوکارمان لە سەرەتاوە تا دوایین وەخت دوای مناڵ گەشتۆتە هەرێمی کەتەلۆنیا. باشە کاگایدن، ئەوان خۆیان منداڵەکان دەستنیشانەکەن چ منداڵێک پێویست بەوەکە ببرێتە دەرەوەی وڵات؟ بەڵێ ئێمە وەکو بوونە ڕێکخراوەکە یاخود مناڵپارێز لەگەڵ نەخۆشخانەی هیوا لیستێکی ناومان بۆ ئەنێرێن ئەو مناڵانە وەکو نمونەیەک دەمانمان بۆ ئەنێرن. ئەمان لێرە خۆیان لیژنەیان هەیە دانیشن ساڵانە بە پێی ئەو لیژنەیە قەرارەدەن لەسەر ئەو مناڵانەی کە ئەبێ بێن بۆ چارەسەر کردنیان. ئێمە لە ئێستا یەکەم مناڵمان هێناوە بۆ چارەسەرکردن. وەکو نمونەیەک دەستمان پێ کردووە لەم هەفتەی داهاتوە کارەکەین لەسەروی بتوانین مناڵی داهاتوو لە چەمانی داهاتوە بێنین. ئەم پرۆژێ بۆ چەند ساڵێک بەردەوامە بێت. خەرجی تەواوی ئەم پرۆژەیە ئەچێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کەتەلۆنیا بەشی تەندروستی و حکوومەتی مەرکەزی وەزارەتی تەندروستی و شوێنی مانەوەی ئەم بەڕێزانەی کە دێن لەم حاڵەتەیە ئەگەر لە دەرەوەی خەستەخانەکە بێت کە ئامێنەوانێت لە خانوویەکە ئامێنەوە. ئەم خانووە تایبەتە بە ڕێکخراوی ڕۆناڵد مەکدۆناڵد کە یەکێکە لە گەورەترین ڕێکخراوەکان لە جیهانە بۆ کاری مناڵان لە نەخۆشی سەرەتانە. لە هەمان کاتیشە وەک پێشتریش وتم مناڵپارێز ئەرکی گواستنەوەی لە کوردستان و بۆ ئێرە گرتۆتە ئەستۆ ئەیتر بەدەر لە هەموو هاوکاریانێکی کە کردوێتی و کار ئاسانی کردووە بۆ ئەوەی ئەو مناڵانە بکەنە ئێرە. باشە کاگایدن، ئێوە چیان بۆ دەکەن؟ ئێوە لە نوێنەرایەتی حکوومەت بۆ دەکەن چۆن بەدەمیانەوە چەند چ هاوکاریەکان پێشکەشەکەن؟ ئۆکەی، ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تەمان سەرەتاوە پێشتر پێم وتی بە دوواداچوونە ئەکەین بۆ ڕێکخراوانەی کە ئەتوانن هاوکار بن. باشە دوای ئەوەی کە ڕێکخراوەکانە دۆزینەوە دوای پاڵپشتێک دۆزینەوانێ لەلایەن حکوومەتەوە ئەوەش لەلایەن وەزارەتەکانەوە ئەکرێت ئایا تەندروستی بێ یا لەم حاڵەتەیە وەزارەتی تەندروستی. پاشان ڕێکخراوەکان لە کوردستان کە ئێمە هەماهەنگیەکی زۆر ئەکەین. تەواو ئەم کارانە ناتوانێت حکوومەت خودی خۆی تەداخلی تیا بکاتە، ناتوانێت هەماهەنگی بکات بۆ بەرەو پێشبردن. لە هەمان کاتە ئێمە بۆ نمونە ڕۆژی گەیشتنی ئەو کاکەیەکە گەیشتووە لەگەڵ دایکە، ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ئەو ڕۆژە لە بارسلۆنە بووین، خودی خۆم ئامادە بووم لەگەڵ ئەندام پەرلەمانی حکوومەتی کەتەلۆنیا و ئیسعاف ئامادەکراوە، هەموو شتێک ئامادەکراوە بۆی لە تەندروستی ئەو مناڵە بزانین بیانین. لە هەمان کاتە بە دوواداچوونمان بۆ کردووە بۆ ئەوەی متەرجمی بۆ بدۆزینەوە لە خەستەخانەکە کاری لەسەر بکات. ئەمە بەشێکی ئەمانەش ئەگەڕێتەوە بۆ ئەستۆی خۆمان بەدەر لەو
هەماهەنگی بە دواداچوونەی کە کردومانە پاشان ڕۆژانە بە بەردەوامی لەگەڵ نەخۆشخانەکەیە گفتوگۆ ئەەکەین لە چۆنێتی حاڵی مناڵەکە و ئاگادارمانەکەنەوەی چکە ئێمە نووسراومان کردووە لە گفتوگۆ کراوە چەند نووسراوێکی تایبەت ئیمزامان کردووە لەسەر هاتنی ئەو مناڵە و هەندێشتی تایبەت هەیەکە تایبەتن بۆ نەخۆشی و ئەم بابەتانە کە ئێمە لە ئەستۆمان کردەوە بوونینایەتی حکوومەتی هەرێم باشە کاگایدنەوە منداڵانەی کە دیاریەکرێن ببرێنە دەرەوە تەنها ئەو کەسانی کە توشبووی شێرپەنجان یان نەخۆشیەکانی تریژەگرێتەوە لە ئێستادا ئەم پرۆژێ تایبەتە بۆ مناڵانی کە ئەم نەخۆشییان هەیە و کە چارەسەریان لە کوردستان ئاستەمە ئەمە سەرەتای ئەم کارەمانە بەڵام لە ئێستایا پرۆژەیەکی تر هەیە لە کە دەستمان پێ کردووە بە دواداچوونمان بۆ کردو گفتوگۆشی لەسەر کراوە ئینشاڵڵا داهاتوە بۆ نەخۆشیێکی تریش کارەکەین هیوادارین تا کۆتایی ئەم ساڵ توانین ئەو پرۆژێش بەدەست بێنین و کە ئەمەش هەر لە ڕێگەی مناڵپارێزەوە کرێت لە سلێمانی چکە ئەوان توانم بڵێم یەکەمین ڕێکخراون یاخودێکێکن لەو ڕێکخراوانی کە زۆر دەمێ ساڵە کارەکەن لە خزمەتی مناڵانی کوردستانە بەبێ جیاوازی باشە کاگایدن ئەو منداڵانی کە دێن چەند کەس لەگەڵیان دێت خۆ منداڵەکە دێ بێگومان دایکی باوکی یان ئەوێک خەڵکێکە بێ لەگەڵیا بێ تا چەند کەس بۆیان هەیە لەگەڵ منداڵەکەدا بێن لە ڕاستیدا ئێمە پێمان خۆشە منداڵەکە هەم خانەوادەکەی خۆی کەسی یەکەمیان وەکو دایک و باوک لەگەڵیان نابێن بەڵام بەهۆیەوەی بۆ نمونە ئەم کاتێک کە هاتووە چەند برایەکی تری هەیە بۆیە باوکەکە نەیتوانێت بێت لەگەڵیا تەنها دایکەکە هاتووە لەگەڵیا بۆ نەخۆشخانەکە بۆیە لەو بارەیەوانێ بەپێی خێزانەکەیە بەپێی تەمەنی منداڵەکەیە ئەو شتانەش تۆزێک دەورە بینێ ئەنتێجار مناڵەکە لەوانەیە زۆر زۆر بچوو بێت پێویستی بە دایکەکەش بە باوکەکەش بێت هەندێجار تەنها لەم حاڵەتەیە دایکەکە بەسە چونکە هەموو شتێکی بۆ ئامادەکراوە وەک پێشتر وتم هەموو بابەتی خەرجی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کەتەلۆنیایە مناڵەکەش بەشەی گشتی هەتا دوێنێ ئەوارەش کە قسەمان کردووە لەگەڵ نەخۆشخانەکەیە وەسعی بەرەو باشترە لەوەی کە هاتووە هیوادارین چارەسەرێکی باشی بۆ بدۆزرێتوانێت ئینشاءڵڵا لەژێر چاودێری دکتۆری شایە بە بەردەوامی لەو ڕۆژەوە کە هاتووە پێویستە باشە کاگایدن ئەو منداڵانە چەندە لەوێ دەمێننەوە دکتۆرەکان ئەو تیمە پزیشکیە بڕیار لەوادن ینی ڕەنگە منداڵێکە توش بووی شێرپەنجەیە پێویست بکە ماوەیەکی زۆر زۆر لەوێ بمێنێتەوە ڕەنگە 6 مانگ ڕەنگە ساڵێک یان ئێوە کارتان بۆ ئەوە چۆن کردووە کە چەندە منداڵەکە لەوێ بمێنێتەوە ئەو کاتە بە لە ڕاستی لەژێر دەسەڵاتی ئێمەیانی وەک جەنابە فەرمووت ئەمە لەژێر دەسەڵاتی دکتۆرەکانایە لە حاڵەتی ئەم کاکەیەک حاڵەتە ئێمە قسەمان لەسەر کردووە هەر یەکەم ڕۆژ کە گەیشت بۆ دکتۆرەکان سەیری ئەو بەرنامەیان کە لە کوردستانە بوو لەگەڵەوەی ئێرەیە جیاوازە بەڕاستی هەتا بەکارهێنانی دەرمان چۆنێتی تەعامل هەموو شتەکان جیاوازە بۆیە دکتۆرەکان ناتوان بڕیار بدەن لەسەر کاتێکی دیاریکراوە تایبەتی لەم جۆرە نەخۆشیانەیە هەندێک جار دەرمانێک بەکارهێنن بۆ ماوەی هەفتەیە کاریگەریەکی زۆر باشی بەڵام دوای هەفتەکە بە پێچەوانەوەی کاریگەریەکە کەواتە بێت هەوڵ بدەن بە زووترین کات دەرمانێکی تری بە بدۆزنەوە یا چارەسەی تری بە بدۆزنەوە بۆیە هەوڵی ئەمان لە ئێستادا لێرەیە ئەوەیە نەخۆشیەکە بتوان بڕکرد نەک چارەسەرێکی کاتی بە بدۆزنەوانێ وەک پێشتر پێم وتی هەر مناڵێکش جیهانێکی تایبەتە لە هەموو لایەکەوە بۆ هەموو مرۆڤێکی تر بۆیە کار دیاری نەکراوە بۆ چارەسەر یا بۆ مانەوەیان لە هەموو حاڵەتێکە ئەگەر کاتی ڤیزەشیان بەسەر بچێت ئەمە لێرە ئەو کوردستانی حکوومەتی کوردستان پشتگیریان نەکەین بۆ تازەکردنەوەی ڤیزەکەیان بێ ئەوەی بگەڕێنەوە یاخودکردنەوە کوردستان باشە کاگایدن دڵنیام ئەگەر بینەرێکمان نەبێ هیوادارین کەس پێویستی بەوە نەبێ کە بە نەخۆشی سەردانی وڵاتانی دەرەوە بکە بەڵام دڵنیام خەڵکێک دوایان پرۆگرامە دەپرسێ کە چۆن بتوانێت بەشداری بکە
بۆی کە منداڵەکەی ببرێتە دەرەوە بە تایبەتەوانیان کە ناچارن و چارەسەریان لە دەرەوە هەیە ئەو کارە لە ڕێی کێوە ئەکرێت لە ڕێی کۆ بکە بۆی دواتر تەکلیف نەکەوێتە سەر ئێوەش بەڵێ زۆر سپاس وەڵاوە پرسیارێکی زۆر گرنگ بوو چونکە لە چەند ڕۆژی ڕابردووە چەند تەلەفۆنێک و یاخود پەیوەندیەکەم پێوە کراوە بەداخەوانێ وەک پێشتر باسم کرد ئێمە ڕێکخراوی مناڵ پارێزمان لە شاری سلەیمانی کە پەیوەندیەکی زۆر باشیە لەگەڵ نەخۆشخانەیەوە ئەم مناڵانە دەبێت پێشتر لە کوردستانە لەژێر چاودێری دکتۆری کوردستانە چکە خاڵێکی گرتر هەیە کە باسمان نەکردو ئەویش کاتێک کە ئەم مناڵانە هەڵبژێرێت پێ دکتۆری ئەو مناڵە لە کوردستان واتە لە نەخۆشخانەی هیوە لەگەڵ تیمی دکتۆری لە نەخۆشخانەی ئیسپانیا گفتوگۆ بکەن بۆ ماوەیەک بیرڕایان بگۆڕنەوە لەسەر مناڵەکە و چۆنێتی و ئیتر ئەو یادداشت باڵێ ئەو تقریراتانی کە هەبووە لەو ماوە لەو فترە زەمانی بۆیە ئەم کارانە لە ڕێگەی نەخۆشخانەی هیواوە و مناڵپارێزەوە ئەکرێت اینجا ئەوانیش دەسەڵاتەکە لای ئەوانیش نییە بەڕاستی ئەوەیە لیستێکە دروست دەکرێ و کاتێک کە ئامادەیا بێ بۆ مناڵێک لیستەکان ئێرم بۆ ئێرە و تۆرەکانی ئێرە نەخۆشخانەکەی ئیسپانیا بڕیاری لەسەرەدەن باشە کاگایدن هەوڵیەوە نادەن یعنی یەک مناڵ بۆ هەرێمی کوردستان بێگومان ژمارەکە کەمە هەوڵیەوە بن بە بڵین فراوانتری بکەن لانی کەم دوو منداڵ بێکەوە ببرێ سێ منداڵ بێکەوە ببرێ یان تۆزە خێراتر مانگانە بتوانن ئەم کارە بکەن ئەتوانن ئەوە بکەن یان ئەوە کەوتوتە سەرچی لە ڕاستیدا ئەمە وەک پێشتر باسم کرد ئێمە ساڵانە بەپێ ئەوەی کە گفتمان پێدراوە لەلایەن ئەو ڕێکخراوە باڵێ حکوومەتی کەتەلۆنیاوە مناڵێک تا 4 مناڵ ئەگەر بکرێت زیاتریش لە کوردستانەوە بێنی بەڵام ئێمە ئەم مناڵەکە هێناومانەوەکو نمونە چکە لە هەموو ڕوویەکەوانێ ئەمە یەکەم جارە حتا لە ڕێگەی ئەوراق و ڤیزە و دروستکردنی ئیلاقات و هێنان و دوایەوە تەعاملکردنیش لەناو خەستەخانەیان لەگەڵ کەسێکە کە لە وڵاتێکی ترەوە لێت زۆر جیاوازە لەگەڵ کەسێک کە ناوخۆ بتوانێت یاخود لە کەڵچەرێکی ترەوە هاتووە بۆیە ئەمە وەکو نمونەیەک هاتووە شێوازی کارکردن ما بزانین چۆنە بێت وەک پێشتر باسم کرد هەوڵمان داوە لە هەفتەی داهاتوە کار بکەین بۆی مناڵێکی تر بینین بەڵام ئەمەش تەمان لەژێر دەسەڵاتی زیاتر نەخۆشخانەکە و قودرەتی نەخۆشخانەکە و ئەو حکوومەتوەڕانەیە چکە بەڕاستی کورفەیەکی زۆری ئەم کارانە لەبەرەوە بۆیە ناتوانین نە غەزەخت بکرێتە سەر مناڵپارێز یاخود نەخۆشخانەیە وایە ئێمە ئەوەی لەسەر ئێمە پێمان خۆشە هەموو مانگێت مناڵێک بێت چارەسەر بکرێت و بە چارەسەرێکی باش و ئینشاءڵڵا بکەڕێتەوە هەرێمی کوردستان باشە کاگایدن ئەمەوەکو دوا پرسیار ڕەنگە ئێمە لێرە زۆر زانیاریمان لەسەر ئیسپانیا نەبێ کە باسی ئیسپانیا بکەین تەنها چەند دیارێکی کللتوری و خولەکانی تۆپی پێی ئەوێ زیاتر ئاشناوین ئێمە پێیان بەڵام ڕەوشی تەندروستی ئیسپانی ینی چۆنە لە ئاسێکی پێشکەوتووان بواری تەندروستی لەوێ بواری تەندروستی وڵاتی ئیسپانیا بە تایبەتی لەم بوارەیە لە نەخۆشی سەرەتانی مناڵانە بە تایبەتی بۆ نمونە نەخۆشخانەکە کە ئەم کاکەی تیا لە کوردستانەوە هاتووە توان بڵم زیاتر لە 5 بۆ 6 مناڵی تر لە هەمان خستەخانە هەیە کە ئەوانیش لە دەرەوە وڵاتەوە هاتون بۆ چارەسەر لە نەخۆشی مناڵانە بە تایبەتی بەش سەرەتان ئیسپانیا لە بوارێکی سەرکەوتووە ینی بوارێکی زۆر باش شارزایکی باشی لامان کاتە لە نەخۆشی دڵە ئیسپانیا لەو بارەشە پێشکەوتنێکی زۆر باشیە زۆربەی نەخۆشخانەکان لە ئەڵمانیا لە ئەمریکا دکتۆری ئیسپانی کاری تیاکات ئیتر هەندێکیان بەهۆی وەسعی گوزەرانی ساڵەکانی ڕابردوو کە ڕوویداوە چونەتە دەروی وڵات هەندێک تریان چونەتە دەروی وڵات بە تەواوکردنی و بەشی کەمەیان لە خوێندنیتی لە وڵاتانە مانەتوانێت بەڵام بە شێوەی گشتی ئیسپانیا هەمووەکو دەرمانیش یەکێکە لە باشترین کواڵەتی هەیە لە دەرمانە لە وڵاتی ئیسپانیا من ئەگەر دوامی پرسیار بێ ئەمێ لێرەوە داواکاری ئەم داواکارم لە هەموو لایەن پەیوەندی یارەکان لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان
کە بەرەیەکی باش بکرێت بە نەخۆشخانەکان بە تایبەتی نەخۆشخانەی دەستخۆشی مناڵ پارێزەکەم بەڕاستی ماندوو بوون هەرکیان کێشاوە هیوادارم ئەم کاری کە کردویانەوە چەند ساڵێکە کارەکەن لە ناوی بەرەو پێشووی و خزمەتی مناڵان لە هەموو ڕوانگەیەکەوانێ دەستخۆشییان لێکم هیوادارم پشتگیریان بکرێت بێ جیاوازی لایەنەکانی تش پشتگیری بکرێت پشتگیریان بکرێت چکە ئەمانە کاری زۆر زۆر باش بۆ مناڵان و سپاسی ستاف و ئەندامانی نوێنەرایەتەکەمەکەم کە زۆر ماندوو بوون ئەوانش بەڕاستی لەم ماوەیەدا لێرەشەوە هەر سپاسی حکوومەتی هەرێمی کەتەلۆنیا و باڵێزی ئیسپانیا کە لە ماوەیەکی زۆر کورتە ویزەکەی بۆ ئەم ڕێزانە ئامادە کرد و ئامادەیشی دەربڕی و لا داهاتوودا بۆ هەر کارێک لەم جۆرە کە هەڵوێستی خۆی بنوێنین سپاسی بەڕێستانەکەم هیوادارم بتوانم و مانی بێتم لەلایەن خۆمەوە وەکو ئەرکەی پێم سپێراوە خزمەتی کوردستان بکەم لە هەر بوارێک و لە هەر لایەنێک بەڕێز زایدین نۆستان کاربەرەکەری نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئیسپانیا و پورتوگال سپاس بۆ ئامادەبوونە سپاس بە ڕوونکردنەوەکانە دەستخۆشی لێکەین ماندوو نەبی کارەکەی وەشکارێکی گرنگە خزمەتێکی گەورەی مرۆییە بە خەڵکی کوردستان دەستان خۆش بێ و ماندوو نەبن سەرکەوتوو بن بە هیوایەوەی بەردەوام بن لەم جۆرە کارانە